لە عێراق لیژنەکان دروستەکرێن و بێ ئەنجامە. لیژنەی هێرشی موشکی بۆ سەرماڵی پێشڕەو دزەی بە نمونە. بۆ مەبەستا میوانداری بەڕێز سەباح سوبحی پەرلەمانتاری عێراقمان کردووە. بەڕێز سەباح سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، خۆشحاڵم لەگەڵوانی. ینی بۆچی لیژنەکانی لێکۆڵینەوە لە عێراق بێ ئەنجامە؟ لیژنێک هاتە هەولێر سەبارەت بە هێرشەکانی ئێران بۆ سەرماڵی پێشڕەو دزەی وەوتی لە دوانێکی ڕۆژنامەوانیە کە ئەمە ماڵی سڤیلە و هیچ دەستگایەکی مۆساد و پاساوانی کە بۆ هێرشەکە هێنراونەتەوە نییە. وا بڕیار بوو لە ماوەی 3 ڕۆژی دوای هاتنەکەیانە ڕای بگەێنن، ینی ئەنجامی لێکۆڵینەوەکەیان، بەڵام ڕانەگەێنرا. بۆچی لیژنەکان بەم شێوەیە؟ سڵاو لە ئێوەی بەڕێز و لە گەشت بینەران. بەڕاستی حاڵی لیژنەکان بە تایبەت ئەو لیژنانی کە کار لەسەر ئەم بابەتانە دەکەن، بابەتی موشک بارانکردنی هەرێمی کوردستان یاخود ینی ئیستیهدافێکی درۆنی لەلایەن میلیشیاتەکان لە دەوروبەری هەولێر، ئەوانە هەمووی دەچێتە قاڵبی ئەوەی زیاتر مجاملەی سیاسی دەکەن. ینی لیژنەکان هیچ کاتێک ئەرکی خۆیان بە تەواوەتی نابینن. ئەگەر بینە سەر سەلاحیاتی لیژنەکانیش، چ لیژنەی ئەمن و دیفاع بی، چ لیژنەکانی دیکەش بێ، ینی پێویست بە لیژنەی تەقەسی حەقایق ناکە. هەر بە خۆیان ینی ئەو لیژنەیە دائیمیەی کە هەیە لە پەرلەمان، ئەوان دەتوانن بەبێ ئەوەی لیژنەیەکی موقت پێک بێنن، وەچی ئەوەی کە لە کاتی موشک بارانکردنی هەولێر ئەنجام درا. بەڵام وا دیارە تەنها مجاملەیەکی سیاسیە، هیچ دەرەنجامی نییە. بەخۆشیان حقت ئەوەیە کە مەسلەی ئێران تۆزێک ئەوانە لەکن ئەوان هێڵی سوورە. ئێران کۆنتترۆلی زۆر لە میلیشیاتەکانی کردووە لە عێراق و پرچەکیان دەکا، موشەکیان دەداتێ، پارەیان دەداتێ، دەعمیان دەکا، لۆجستیەن و مادیەن. ئەوانیش بێگومان ینی شتێکی نۆرمەڵە بە نسبەت من، ینی من ئیستیعابی ئەو شتە دەکەم کە ناتوانن دیفاع لە ئێمە بکەن. خۆ نەبەس ئەم تنینە ڕاستی مەسەلەن vê pakêca ji da diyar bî ji bilî ku ew êrişên ser herêma Kurdistanê û Hewlêrê jî hatîne kirin, heta serkirdeyên şîeyan bigireyên îraniyan jî ku nava Iraq û nava Bexda ji de hatîne kuştin. Meselen çi tiştek encamek diyar nebiye, nebtinên Kurda. Heta yê şîeyê Sunniyan jî. Boçî yani giştî nava Iraqê de olsaya. Yani li jine karê xwe neketiyan jî karê xwe dikit lê encam ji ber çend ئەگەرەکەین دیارکردی نایە ڕاگەهاندن بە حکمی ئەو بڵێن تەعاملاتانەی کە ئەمە کردیتمان ئەو چەند ساڵە لەوێن دەرێ بۆمان دەرکەوتووە کە نەک تەنها مەسەلەن ئەو بابەتە هەستیارانێک کە ئێستامە باسمان کرد بەڵکو چەندین بابەتی دیکەشە خەمساردن زۆر لە بابەتەکان یعنی لە بواری تەنفیزی شتێک ئەگەر هاتوو بە دوو سێ ڕۆژ ئەنجام بدرێ دەڕواتن بۆ مانگێک یعنی مەسائلی ئەوەی بڵێن تەنفیزیان زەعیفە تحقیقی زۆر بەستم ئەوە یعنی ئەسڵەکەی ئەوەیە کە ئەسڵەن کار ناکرێ هەتا ئەنجامەکان ڕابگەین زۆر ڕاستە ینی کە ئەسڵەن یعنی ئەوانە ئەوەندە تەدەخولاتیش دەکرێت لەولا ئەوەندە ئەطراف دێتە ناو مۆزوعەکەی وەی لێ دێ کە بابەتەکە معقەد دەوی ئەگەر هاتوو ئەو لیجانانە مەسەلەن دەست بەجێ وەکو گەشتنە ئەو شوێنە و لەوێن دەرێ وەکو قەراریاندا ئەو شوێنە مەسەلەن شوێنێکی سیڤیلە بڕیارێک دەرکەن ئەو کاتی هیچ کێشە نای بەڵام ئەوانە ئەوەندە تەدەخولات دەکەن و ئەو تەرەفە تەدەخول دەکا ئەو شخصیەتە دەڵێن ئەخر باش کاک سەبا ئەی پەرلەمانیشی چییە کاری بەدواداچوون و چاودێریکردنی لیژنەکان نیە ئەی نابێ بە لیژنەکانی خۆی بڵێ کاکە کوا کارەکەتان چیتان کردووە ئەنجامەکە پەرلەمانیشی چییە؟ بەڵێ خۆی زۆر ڕاستە بەپێی دەستور بەپێی مادەی 61 لە دەستوری عێراقی سەلاحیاتی ئێمە دەستنیشان کراوە جگە لەوە لە قانونی ژمارە 13 2010 سەلاحیاتەکان دەستنیشان کراوە نیزامی داخلیمانێ بەڵام ئێمە لە عێراق نە دەستور نە قانون باوی هەیە بەڕاستی فێت بڵێن یعنی فەرموو ئەو قەراراتانەی محکەمەی اتحادی دەری کرد کە دش بە دەستورە و دش بە قانونە یعنی ئەوە بچووکترین میسالە لەسەر ئەوانەی دیکە ئێمە چەند بە قانونی قسە بکەین بەڵام ئەطرافی دیکە هەیە لەسەر ئەرزی واقع ئەوانە خۆیان فەرز دەکەن بەڕاستی عادەتەن ئەمە تەمەشا دەکەین هەندێک مەناتق هەیە عێراق مەسەلەن
تابع بۆ میلیشیاتێکی دەستنیشان کرا ئەوانە قسەی کۆتاییان هەیە لەو شوێنان یعنی قانون دەوری نییە یعنی ئەوسا لە مەزاز محافەزاتەکان کە ئەوانەی کە دەنجیان هێناوە و گەشتونەتەوە بڕۆ تەمەشاکە بزان تەشکیلەی مەجلیسی محافەزە چۆنە بەپێی قووەتە بەپێی چەکە بەپێی میلیشیاتە بەپێی ئەو کەسەیە کە نفوزی هەیە لەوێندە لە کەسێکی وەکو بە ئامانزگرتنی ماڵی و هاوڵاتیانی سڤیل پێشڕۆ دزەی شەهید پێشڕۆ دزەی و کچە 11 مانگانەکەی کاریگەری لە ڕاستەخۆ لەسەر چواردەوری کوردستانیش دەکە پەیوەندی وڵاتانی عەرەبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ هەرێمی کوردستان بۆ کەیسێکی وە بۆ ئەوەی ڕاستیەکان ئاشکرا بکرێن کوردستان چ مافێکی هەیە دەتوانێت لە ڕووی یاساییەوە چی بکە بوو خەڵکیش مافی خۆیەتی بزانێ ئایا ڕاست موسات لێرە بووە یان ئەوە تا ئەوانەی باسکراون هیچ ئەمە دەبێت لەسەر دوو بڵێن ڕەهەند کار بکەین یەکەم لە ڕووی ئەعلامیەوە ئێستا ئەو بەرنامەیە کە دانرا و ئەو راپۆرتانە دەبێت بە زمانی تریش هەبێ یعنی بە زمانی عەرەبی هەبێ بە قەنەواتی دیکەش یعنی محاولە بکەین ئەمە اختراقی ئیعلامی عەرەبی بکەین کە ئەو ڕووە ناشرینەی ئێران پیشاندەین بۆ خەڵک کە چی کردووە و بە شێوازێک ئەزیەتی ملەتی کورد دەدا ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم لە ڕووی ئێمە دەبێت نزیک بوونەوەیکیشمان هەبێ بۆ وڵاتانی عەرەبی وڵاتانی عەرەبی زۆر یعنی دۆستن لەگەڵ ئێمە بەڕاستی یعنی چه وڵاتانی کەندا و هەندێک وڵاتانی دیکەش هەیە یعنی ئێمە دەبێت لەو محیتە دەرنەچی دەبێت عیلاقاتمان بە قووەتترکەین لەگەڵ وڵاتانی عەرەبی لەبەرەوەی ئێمە مەساڵحمان یەکە لەگەڵ ئەوانە و سێمیش ئەتیماد لەسەر وڵاتە زلهێزەکان بکەین کە زامنی حیمایەتی ئێمە دەکەن تاتا ئێستا کە شتێک نییە بە ناوی زەماناتی دەستوری و قانونی بەڵکو زەماناتی فعلی و واقعی هەیە زۆر باشە ساڵی 2016 تەقینەوەکانی کە ڕادە لە تەقینەوەکانە 324 ئەگەر دەقی بووم 324 هاوڵاتی کوژران باشە خۆپشاندانی تشرینیەکان 800 کەس لە تشرینیەکان کوژران هێرشە بردومانەکەی سەر فڕۆکەخانەی عەربەت هەموو ئەمانە لیژنیان بۆ پێکێنراوە لیژنەی لێکۆڵینەوە بەڵام بە ئێستاشەوە هیچ ئەنجامێکی نەبووە یعنی ئەمەوە ناکات هاوڵاتی عێراقی متمانی بە لیژنەکان نەمێنێ ئێمە کارەساتە بۆ پەرلەمانی عێراق ئەمە لە ناو عێراق نەک بەس تەنها متمانە مەسئلەی شەرعیەتیش لە دەست چووە یعنی ئێستا لە دوای پاشەکشەکردنی سەدریەکان شەرعیەتی سیاسی جێگای محەکە ئایا ئەو بڕیارانێک کە دەردەچی لە پەرلەمان یا ئەو انتخاباتانی مەس محافەزات کراوە ئایا شەرعیەتی هەیە یاخودنا زۆر لە ینی توێژەران دەڵێن نەخێر چکە پارچەکی زۆر گەورەی لە عێراق ینی بەشداری هەڵبژاردن بەشداری سیاست ناکەن ئەوەش مەترسیەکی یەکجار زۆرە جگەلەوەی ئەو متمانەیە کە جەنابەت فەرموو مەسەلەی متمانەی هاوڵاتی بە نیزامی سیاسی لە کەمترین ئاستیتی یعنی ئێستا مەسەلەن چەند هەوڵ دەدەن سوودانی کار دەکا ئیشی باش دەکا بەڵام هەر هاوڵاتی کێشە و گرفتی هەیە مەسەلەی تەعیناتە مەسەلەی نەبوونی خزمەت گوزاریە نەبوونی ئەمن و ئەمانە نەبوونی ڕاحی نەفسیە یان ئەوانە هەمووی فاکتەرێکن بۆ ئەوەی بسلمن کە نیزامی سیاسی لە عێراق بەڕاستی نیزامێکە زۆر لاوازە اعتیماد لەسەر مەظاهری دیموکراسی دەکا یعنی دەستوری هەیە قانونی هەیە انتخاباتی بەڵام لە هەموو شکلیە لە حقیقەتدا هیچ شتێکی مەزمونی ئەو شتانی تێدا نییە یعنی دیموکراسیەت ئەگەر وا بێ تەماشای فەرزکردنی ئێرادە و مرکزیەت ئەوە نابێتە دیموکراسی یاخود مەسلەی فدرالیزم کە لە 2005ەوە بە ریفراندۆم بە ئیستیفتا ئەو دەستورە دەنجی لەسەر دراوە یعنی ئەوها بە ئاسانی کۆتایی پێبێتن یاخود ئەزیەتی بدرێ ئەو مشکلەیە ئەگەر بەرسەوەم دە هیچ وە گولێ بیە مەسەن لە ژنەیە کۆرێک پێهات یا ڕۆسپۆردن کۆری خۆ ئەنجام نەدۆبە ئەنجام نەدەرێ خزبن هات بە سزۆدۆن تاکو ئێستا ئەمە ئەوەندە بڵێن ساڵەکوونی و لەوینە تاکو ئێستا هیچ سزایەک نەچتە سەر هیچ لیزنێ کە بە پێچەوانەوە بەڵکو دەستخۆشیان لێکراوە کە بەم شێوازە محاولە بکەن ئەو مۆزوعانەمە وژێنن کێشە دروست نەکەن ئێمە مەساڵحمان هەیە لەگەڵ ئەوانەی بەرژەوەندی سیاسی و کەسی و بزەوت ئەوانە لەسەر و یاساوە لەگەلک زۆر سپاس بۆ کاک سەباح سوبحی پەرلەمانتاری عێراق کە لەگەڵ مابوو زۆر سپاس کاک سەباح بەخێر